ماندوو نەبن، بەڵێ من لەو فرسەتدا حەزەکەم کە چەند کەلیمەیەک ڕوو لە کۆمەڵانی خۆراگری خەڵکی کوردستان بدوێ. زۆر سپاس بۆ ئەو وەڵامە لێبڕاوانە و بێڕاڕایی و یەکپارچە و سەراسەریەی کە بە بانگەوازی مانگرتنی گشتیتاندایەوە. دەستخۆشی و ماندووی نەبوونی لە تاکەتاکەی ئێوە کە لەم ڕۆژانەدا بە هەموو شێوەیەک بە خۆپیشاندان، بە مانگرتن، بە سینگی خۆکردنە قەڵغانی گولەی دوژمن بێزاری خۆتان بەرامبەر بە جنایەتی کوشتنی مەزلومانەی مەحسای جوانەمەرگ دەربڕی. مقاومەت و ژیانبازی ئێوە سنوورەکانی تێپەڕاندووە و دنیا شاهیدی بۆ دەدات. بەڵام لە ماوەڵی خەڵکی کوردستان لەو خەبات و خۆڕاگریە شکۆدارەدا تەنیان نەبوون. لە تاران و لە چەندین شاری گەورەی ئێران لەم سێ ڕۆژەدا شاهیدی پشتیوانی بوێرانەی خەڵکی ئێران لە کوردستانی شۆڕژێر بووین. ئەو هاوپشتیە هەڵبەت بە هەڵکەوت نییە، دەردەکە دەردی هاوبەشە و هەر بۆیەش هاوارەکە هاواری هاوبەشە. لەو ڕێگەیەی کە ئێمە بۆ سەرکەوتن گرتومانەتە بەر گەلێک خۆناغی دیکەشمان لەبەرە کە پێویستە خۆمان بۆ بەرەو پێشبردن و بە سەرکەوتن گەیاندنی هەنگاو بەهەنگاوی ئامادە بکەین. تاکتیکەکان، شێوەکانی بەڕێوەبوونەوە لەگەڵ دوژمن جۆرا و جۆرە. مانگرتنی گشتی ئەو شێوازەیە لە خەباتی جەماوەری لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا جێکەوتووە و ئەمڕۆ نمونەیەکی شکۆداری دیکەی منتاقی کردەوە. لە هەموو ڕوویەکەوە هەنگاوێکی بەرەو پێش بردین ئەم حرەکەتەی ئەمڕۆ جەماوەری خەڵکی کوردستان بەدەمیەوە هاتن. مانگرتنی گشتی لە هەمان کاتدا کە حرەکەتێکی سیاسی ڕاستەوخۆ دژ بە کۆماری ئیسلامیە، لە هەمان کاتدا هێزی دوژمن زەویگیر دەکات و توانای مانوەردان و زەبرزەنواندنی گەلێک بەردەست دەکاتەوە. ڕێگا بۆ پەیوەستبوونی جەماوەرێکی هەرچی بەرینتر بەرزەکانی ئەو خەبات و مقاومەتە ئاسانتر دەکاتەوە. دەربڕینی ناڕەزایەتی بۆ هەمووان کەم هەزینەتر دەکات. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە لەم پەیوەندیەدا سێ خاڵی گرنگ هەیە. یەکەم، ئەمە تەنیا شێوەی دەربڕینی ناڕەزایەتی نییە، بەڵکو جەماوەریترین و لە خۆناغی ئێستادا قابلی دەستڕەستترینیانە. ئەمە خۆڕسک نییە، بەڵکو ئاگاهانەیە و خاوەنی بڕیاردەر و هاواهەنگکونەندە و ڕێبەری دیاریکراوە. ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی کاریگەر کۆماری ئیسلامی لە ڕێگەی ئەم خەباتەوە بکەوێتە ژێر زەختێکی ڕووخێنەر، ئەوە پێویستە توانای بڕیاردان و بەرەوەچوونی وا حرەکەت گەلێک لە ئاسی هەموو ئێران و لانیکەم لە شارە گەورەکانی ئێران لە خۆماندا پێک بێنی. خاڵی دووهەم، بێگومان خۆپیشاندان و پێوان شێوەیەکی دیکەی دەربڕینی ناڕەزایەتیە، بەڵام ئەوەش پێویستە لە ئاستی محەلیدا لانیکەم خاوەن و بڕیاردەری خۆی هەبێت و حرەکەیەکی خۆڕسک نەبێت. لێرەشدا پێویستە وریابین دوژمن بەرەو توندیتیژی نەبات. تاڵانکردنی فرۆژگاکان و سووتاندنی ئێرە و ئەوێ تاکتیکێکی ناسراوی کۆماری ئیسلامیە کە لە ڕێگەی پرۆڤۆکاتۆرەکان و بەکرێگیراوانی خۆیەوە بەڕێوەی دەبات و بۆ ئەو مەبەستە ئاموزش دراون. خاڵی سێهەم، گرنگی ئەو خەباتە لە بەردەوامبوونیدایە. کاری ئێمە و کاری کۆمەڵانی خەڵک دەبێت درێژەی هەبێت. ئەوە ئەرچی ئێمە و کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستانە کە شێوەکان و قۆناغەکانی درێژەی ئەو خەباتە تا سەرکەوتنی یەکجاری دیاری بکەین و بە سەرکەوتنیشان بگەێنی. لەم سێ ڕۆژەدا شاهیدی هەموو ئەو شێوازانە بووین. هەم دەربڕینی هاوپشتی لە سۆزی هونەرمەندان و وەرزشواران و هەڵسوڵاوانی مەدەنی لە ناوەوەی ئێرانمان دیت کە لەژێر تیری دوژمندا بوێرانە هەڵوێستی ئینسانی و شۆڕجێرانەیان بەرامبەر بە جنایەتی کوشتنی مەحسا دەربڕی. هەم لە پێشوازی شکۆدار لە ناشتنی تەرمی مەحسادا بینیمان کە ڕێکخرا و شیارانە بوو. هەم لە خۆپیشاندانی ئەم شار و ئەو شاردا کە بەپێی تەشخیص و هەڵسەنگاندنی هەڵسوڵاوانی محەلی و کەسایەتیەکانی خۆشناو بە ئەزموونی ناو جەماوەر بەڕێوەچوون، ئەمانە هەموویان پێکەوە
و لە سەروی هەمووشیانەوە کەش و هەوای شۆڕژگەرانی ئەمڕۆیان بۆ مانگرتنی گشتی خۆڵقاند. لەمە بە دواش ئەوەی کە گرینگە ئەوەیە کە هەرچی دەیکەین و هەرچی پێویستە بیکەین لێبڕاوتر و ئاگاهانەتر بێ و بیر لێکراوەتر بێ. هەرچی لە ئاسی هەموو کوردستان و چ لە ئاسی ئەم شار و ئەو شار و ئەو گەڕک و ئەو گەڕکدا دەیکەین دەبێ مۆرکی ئاگاهانەبوون و بیر لێکراوبوونی پێوە دیار بێت. کۆمەڵا بە دەرسوەرگرتن لە ئەزمموی دەوڵەمەندی بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان هەوڵی داوە و هەوڵ دەدات کۆناغەکانی خەبات بەرەو سەرکەوتن بە کەمترین زیانی گیانی بەرەو پێش بەرێت. جارێکی دیکە پیرۆزبایی سەرکەوتنی وەڵامدانەوەی جەماوەری خەڵکی کوردستان بە بانگەوازی کۆمەڵە و لایەنە سیاسەکان دیکەی کوردستان و ئێران بۆ مانگرتنی گشتی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو هاوڕێیانەی کە بە تایبەت لە ناوەوەی وڵات فیداکارانە و ماندووی نەناسانە بۆ بەسەرکەوتن گەیاندنی ئەو مانگرتنە شکۆدارە سیاسیە هەوڵیاندا. داوامان ئەوەیە کە لە سەعاتەکان و ڕۆژانی داهاتووش و لە قۆناغەکانی ئەو جۆراوجۆری ئەو سەرهەڵدانەدا چالاکانە وە وشیارانە و ئاگاهانە دەور بنوێنن. سەرکەوتوو بێت بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان پتەوتر بێت پەیوەندی جەماوەری خۆڕاگری خەڵکی کوردستان لەگەڵ جەماوەری هاوچارە نووس لە هەموو ئێران. زۆر سپاس هاوڕێ براهیمی عەلیزادەی خۆشەویست، زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت، سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆ. سپاس بۆ ئێوەش.